السلام عليكم. بەڵێ دایکی محەممەد علیکم السلام ورحمة الله وبركاته. خوشکە باشەکەم فەرموو دادەی جان. خۆی گەورە سەلامەتتان کە دایکی محەممەد. داکم لە گیانە مابوو وەسێتی کرد گوت ئەگەمردم قەرقاز بەسە قەبرەکەم لێدەن دایکم لە مەکەم بیا وەسێت لە سەر منەمینە گوناحبارە بوویان نا. وەڵا بم بۆ لە دایکی محەممەد دایکە خوا لێی خۆش بێ وەسێتی کردوتی ئەگەم مردم چی بکەن؟ قەرقاز بەسە قەبرەکەم لێدە دایکم لە مەکەم. قەرقاز چییە؟ وەڵا نازانم تێنەگەیشتم. قەرقاز دارێکە لەسەر قەبر دارە باڵێ دارێک لەسەر قەبرەکەم دایکت لە مەکە وەفاتی کرد؟ ئارەڵا بۆ عمرە لێ مەیتەکە چێ لێ نەمانێناوە. دەی یا ڕەبی خۆی گەورە لێ خۆش بێ ئەو بەرەکەتە خوا بەنسبی هەموو کەسی ناکە لەو مەقامە پیرۆزەیدا بەسەر چاو دایکی محەممەد داڵێ بەڵێ پرسیارەکە دەوێڵی چی وەسێتەکە جێبەجێکەم؟ گوناحبارە ببیان نا. بەس چاوان دایکی محەممەد ئیشەڵڵا خوا لە دایکیشت خۆش بێ و پرسیارەکەش جواب دەدەمەوە. خوا لێ ڕازی بێ ڕزق خوا. خوا لە ڕازی بێ دایکی محەممەد خوا لە دایکی بەڕێزش هەموو دایکی ئیماندار خۆش بێ. دایکی محەممەد ئەوی شەر پەیوەندێکی تر بوو دایکت لە مەکە وەفاتی کردو ئیشەڵڵا خوا خۆشی ویستۆ لەو مەقامە پیرۆزەدا خوای گەورە عمرەی لێ قبول کردبێ بە ئەجری حەجیش بۆی نووسی بێ ئەو دارێکی لەسەر قەبرەکەی بنێژی نەخێر خۆ تۆ ناچی لە مەکەدار بنێژیوە لەوێژ نانێژرێ و هیچ گوناهێکت لەسەر نییە بەڵام ئینشاءڵڵا لە بەردەمی ماڵی خۆتاندا دار ناشتن هەر سونەتە واللهی خێرێکی گەلێ گەورەی هەیە ئینشاءڵڵا خوشکە باشەکەم دایکی محەممەد بەنێتی خێری داکت هەل دەبێت دەرگای ماڵی خۆتان واگە ماڵی خۆتان شوێنداری لێ نەبوو یان نێژرا بوو ئینشاءڵڵا هەوڵ بدە وەسیەتەکەی داکت بەوە جێبەجێکە لەسەر گۆڕستان لە قەبرستانی خۆمردووی ترتان هەیە بڕۆ دارێک شەرنی لەسەر قەبرێک بێ لە شوێنێکە دارێک بنێژە ئەمە دەبێتە سێبەر بەیانی موسڵمانان لەژێر سایە ئیسلاحەت دەکەن لە کاتی بە خاکسبارنی تەرمەکاندا واژینگە پاک دەکاتەوە بەنیەتی دایکت لە شوێنێکە لە گۆڕستان بێ لە بە دەرگای ماڵی خۆتان بێ لە حوشەی خۆتاندا بێ ئینشاءڵڵا نەمامێک بنێژە و خزمەتی بکە هەتا لە خەم دەڕەقسێ و دەڕوێ و خێر و ساوابەکەی هەدیە ڕوحانەتی دایکت کە ئەوە تۆ هیچ گوناهێکت لەسەر نامێنێ بە نسبەت وەسیەتەکەی دایکتەوە یا ڕەبی خوا لە دایکی تۆ و هەموو ئیمانداران خۆش بێ.